الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە ئیسلامدا سێ شتمان هەیە: ئەلیجتیهاد، یەکەم ئەوەیە کۆششکردن و بەکارهێنانی عەقڵی خۆت بۆ تێگەیشتن لە قورئان و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمە پێی دەوترێ ئەلیجتیهاد، بەکارهێنانی عەقڵی خۆت، ژیری خۆت لە قورئانەکە وردەبیتەوە، لە سیرە و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم وردەبیتەوە، ئەمجا بابەتەکانی دین و ژینی خۆتی لێوەردەگری. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا هەموو شتێکی ورد و درژ باز نەکراوە، بەڵکو خوای پەروەردگار لەبەر خاتری ڕێزگرتن لە عەقڵی ئێمەی مرۆڤ هەندی شتی هێشتەوەتەوە بۆ خۆمان بیری لێ بکەینەوە. هەندێ شت هەیە بە کورتی باسی لێکراوە. بۆ خوای گەورە بە کورتی باسی کردووە؟ بۆ ئەوەی مەجالی ژیری و عەقڵی مرۆڤەکان بەکراوەیی بمێنێتەوە، خۆیان قسەی تێدا بکەن و بیری لێ بکەنەوە. بە پێی زەمان و زەمین کە گۆڕانکاری بەسەر ژیانی مرۆڤایەتی دادێ، دەرگاکان دانەخراون. خوای گەورە تەنها ئاماژەیەکی کورتی بە بابەتەکە کردووە، دەرگاکەی بۆ مرۆڤ هێشتوتەوە. ئەوەی لە قورئاندا بە دوور و درێژی باس کراوە و نوقتەی تێدا خراوەتە سەر پیت، بریتیە لە بابەتی عەقیدە و بیر و باوەڕ، کە ئەوە چەسپاوە و نەگۆڕا لەگەڵ بابەتی عیبادەتەکاندا. بۆ نمونە تەماشای دەستنوێش کە خوای پەروەردگار چەند بە درێژی باسی کردووە: فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق، تەنانەت شوێنەکانی دیاری کردووە، مەسحی سەرت دەکەی، وأرجلكم إلى الكعبين، تەنانەت قاچەکانت تا کوێ دەشۆی. خوای گەورە ئەمانەیە لە بواری عیبادەتدا هەمووی بە درێژی باس کردووە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن فمن شهد منكم الشهر فليصم، کاتەکەی دیاری کردووە لە چ مانجێکا بە ڕۆژوو دەبی. سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە درێژی باسی کردووە لە چ کاتێک بۆ چ کاتێک چۆن بە ڕۆژوو دەبی، ڕۆژەکەت بەچی دەشکێ، حەجەکەت چۆنە. ئەمانە ئیسلام بە درێژی باسی کردوون کە عیبادەت و کە عەقیدەن. ئەوەی تری یان بە کورتی ئاماژەی پێ کردووە، یان هێشتوویەتیەوە تۆی مرۆڤ عەقڵت دانەخێ و بەکاری بێنی، با عەقڵت دانەخرێ. دووەمیان پێی دەوترێ ئەلیتیباع، شوێنکەوتن. شوێنکەوتن ئەوەیە تۆ خۆت بە ڕێگایەک نازانی، ئامانجت ئەوەیە بگەی بە شوێنێک، بۆ نمونە بە شارێک، بەڵام خۆت ڕێگاکە نازانی. شوێن کەسێک دەکەوی کە ئەو ڕێگاکە دەزانێ، بەڵام هەر ئاوا شوێنی ناکەوی. ئیتیباع ئەوەیە یەقینت هەیە ئەو بە بەڵگەوە بۆ ڕێگایەدا دەڕوە، ئەو بە بەرچاوڕوونیەوە بۆ ڕێگایەدا دەڕوە، متمانەت پێیەتی. ئێستا ئێمە کە شوێن پێغەمبەر دەکەوین صلی الله عليه وسلم، کە قورئانمان بە کردار بۆ جێبەجێ دەکا، بە بەرچاوڕوونیەوە ئیتیباعی پێغەمبەرمان کردووە صلی الله عليه وسلم. کە ئەو کەسانی کە خۆیان قابلی ئیجتیهادیان نییە، وەکو مەمانان کە خۆمان ناتوانین لە قورئان و فەرمودەکان شت هەڵێنجین، ئەوە تا ئەڵین من وەکو کوردێک پەیڕەوی مەزهەبی پێشەوا شافعی دەکەم، فڵان میلەت لە وڵاتی فڵانە شوێنکەوتووی ئیمام ئەبوو حەنیفەیە، ئەو شوێنکەوتووی ئیمام مالیکە، و زاناکانی تریش. و ئەم سەردەمانەش زانانێکی تێدا هەڵدەکەوێت کە ئیجتیهاد بکەن و موسڵمانان بەگشتی شوێنیان بکەون. ئەمە ئیتیباعە، بەڵام تۆ بە بەرچاوڕوونی شوێنی کەوتووی. من خۆم ناتوانم ڕێگاکە دیاری بکەم، بەڵام متمانەی تەواوم بە تۆ هەیە کە تۆ بە بەڵگەوە بەم ڕێگایەدا دەڕۆی. ئەم دوانە زۆر باشن. بەڵام سێمیان پێ دەوترێت ئەتەقلید. تەقلید واتە کوێرانە شوێن کەوتن، واتە شوێن کەسێک دەکەوی ئەیکەی بە پێش شەوای خۆت، هەر ئاوا کوێرانە شوێنی دەکەوی، نازانی بەڵگەکانی چییە، نازانی بۆ ئاوا دەڕواڵی، مادام تۆ ئاوا ڕۆیشتی منیش سەری خۆمدا دەخەم و شوێنت دەکەوم. تەقلید لەوەوە هاتۆ شتێک بکەیتە گردنتەوە، دوایی ڕێشمەکەی بدەیە بە دەستی کەسێک و بە ئارەزووی خۆی پەنا بەخوا ڕاتکێشێ. ئەم تەقلیدە لە ئیسلامدا ناڕەوایە، بۆ چونکە عەقڵەکەت دادەخا. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا لە 5 سوورەتدا زەممی کافرەکان کراوە، بەوەی کە ئەوەی ماڵی وێرانکردن، بیر و باوەڕی شێواندن، نەیهێش ئەم نور و ڕۆشنایەی ئەڵڵا کە قورئانە وەری بگرن، بریتی بوو لە تەقلید.
چاولێکەری کوێرانی باب و باپیرە بتپەرستەکان و کافر و مولحیدەکانیان نەیهێشت ئەمانە ئیمان بێنن. لە پێنج سوورەتی قورئاندا لەبەر گرنگی بابەتەکە خوا تەئکیدی لێ کردوێتەوە. یەکەم لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 107، دووەم لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 104، سێم لە سوورەتی ئەلئەعراف ئایەتی 28، چوارەم لە سوورەتی ئەلئەحزاب ئایەتی 67 و 68. ئالەوێدا لە سوورەتی ئەلئەحزابدا دەفەرمێ کافرەکان کە دەخرێنە جەهەنەمەوە دەڵێن وقالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيلا ربنا آتهم ضعفين من العذاب والعنهم لعنا كبيرا. كدسنا جهنم وأظن پروردگارا إما أطعنا يعني قلدنا إما تقليدي سادتنا كاربدست السياسية قولكاني ولاتي خومان مانكر وكبراءنا والرشسبيكان وباب بابيراني كوملاياتي خومان فأضلونا السبيل أوان رقا راستكان لإيمت يقدا إيمت شاوي خومان قرتبو يما عقلي خومان داخستبو عقلي خومان بلوكي تسليم بسروكا كان من بالرشسبيو بياو ماقولان وباب بابيران من كردبو وتمان إيوه بكام رقا دا درون وتيان إيما بام رقا دا إيما الشوانيان كوتين ورقا راستكان بيها الله كردين ربنا آتهم ضعفين من العذاب. يا ربي خوايا شون أوان سريا لإيما الشيوان دو قمرايان كردين لم جهنم فر إيشو آزار دا دو چنداني إيما خوايا عذابيان بيبتشيجي والعنهم لعنا كبيرا. يا ربي خوايا دوريان خيتا ولا رحمتي خود يزور زور دوريان خيتوا يك جاري دريان كيلا رحمتي خود وكو درد كردون دو ئەوەندەی ئەم ئازارە بە شیدەتەی ئێمە ئازاری ئەو گەورانە و ئەو باب و باپیرانەمان بدەیت چونکە ئەوان بوونە هۆکاری لە ناوچوونی ئێمە. چاولێ چەند خەتەرە عەقڵی خۆت بدەیتە دەست کەسێک و چاوی خۆت داخەی. پێنجەم لە سوورەتی ئەززوخروف ئایەتی 22-23 دا دەفەرمێ إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مهتدون. ئێمە بینیومانە باب و باپیرانمان لەسەر ئەم ڕێبازە بوون لەوەتی چاومان کردوێتەوە ئەم بتانە دەپەرستن لەسەر ئەم خوڕافیاتەن. ئێتر خوڕافیاتە هەرچیەکە باب و باپیرانمان لەسەر ئەم ڕێگەیان على ملة يعني على طريقة لەسەر ئەم ڕێبازن. ئەوان وتویانە ئەم بەردا داوای شتی لێ بکە دەتگەێنێ بەخوا و دوعاکان گیرایە ئیمانمان وایە کە ڕاستە. وإنا على آثارهم ئێمەش بەس شوێن پێی ئەواندا ئاثار ئەوەیە کەسێک پێ لە شوێنێک دادەنێ تۆش ڕێک قاچت دەخیتە سەر شوێنەکەی ئەو مهتدون. جا سەیری وردی قورئان کەن بەڕێزان ناڵێ متەبیعون ئێمە شوێنیان کەوتین ئەوەندە یەقینیان هەبووە کە ئەم ڕێبازای باب و باپیرانیان ڕاستە و توانە ئەمە هیدایەتە ئەمە ڕێگەی ڕاستەکەیە هەر تۆ پێ لە کوێدانی منیش پێم لەو شوێنە دادەنێم ئەوەندە بە تەئکید شوێنیان کەوتون مهتدونی لە جیاتی متەبیعون بەکارهێناوە بەڵام هەمویان سەر لێ شێوا بوون. کەواتە خۆی گەورە لە پێنج سوورەتی قورئاندا ئاگادارمان دەکاتەوە شوێن هیچ کەسێک مەکەوە بەبێ ئەوەی بزانی قسەکەی یان کردەوەکەی هەڵقوڵاوی یەکەم وەحیە ئەمە لە قورئانەوە هاتووە فڵان کەس کە دەڵێ ئەم قسەیە دەکەم یان ئەم کردەوەیە دەکەم ئایا سەرچاوەی قسەکەی وەحی خوایە ئەگە وەحی خوایە لێ وەرگرە. دووەمیان ئایا زادەی عەقڵە بڕواد وایە ئەم کەسە بەعەقڵ و ژیری بڕیاری داوە تا تۆش متمانەت پێی بێ. سێمیان ئەزموونی ژیانە شوێن هەموو کەسێک مەکەوە مەگەر کەسێک ئەزموونی هەیە. ئێستا دکتۆرێک کە دەڵە فڵان شت مەخۆ تۆ بڕوات پێیەتی خۆ وەحی نەهاتۆ بۆی بەڵام بڕواد وایە ئەمە کەسێکی هەم عاقڵ و ژیرە هەم ئەزموونی پێیە ئەزموونی پزیشکی کە لە کۆلێجی پزیشکی خوێندوێتی و خۆی ممارەسەی کردو لە ژیانی پزیشکیدا پێت دەڵێ فڵان خواردنە بۆ ئەم نەخۆشیی تۆ خراپە ئەبێ ملکەچی بی شوێنی بکەوە خۆ تۆ ناکرێت مناقەشە لەگەڵ دکتۆرێک بکەیت. خانوویەک دروست دەکەی ئەندازیارێک پێت دەڵێ ئەو پایە لە فڵان شوێنا بێ باشە ئەبێ ئەم کارەبایە ئەم وارە لێرەوە بێ باشە. ئالەم حاڵەتانەدا بەڕێزان تۆ هەرچەند ئەندازیارەکە وەحی بۆ نەهاتوە بەڵام بتمانەی تەواوت هەیە کە هەم کەسێکی عاقڵە هەم ئەزموندارە چونکە کۆلێجی ئەندازیاری خوێندووە و سەرپەرشتی دەیان خانووەکەی وەک تۆی کردووە و هەڵەو کەم و کوڕیەکان هەموو دەزانێ
تو عقلی خۆتی تەسلیم دەکەی دەڵێ فەرمو گوێبیستم من بە قسەت دەکەم نەخشەکەی تۆ جێبەجێ دەکەم. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا و لە وڵاتی مسلماناندا عەقڵ 0 کیلۆمەترەکان یەکجار زۆرن. بۆیە زاڵمان و ستەمکاران بەردەوام بە ئەوەوە ماون کە شوێن کەوتوانیان شوێرانە و کۆیلانە شوێنیان کەوتون هەنگاو بە شوێنیاندا دەڕۆن ناپرسن ئێکا کە خۆتە وەحید بۆ نەهاتووە بەڵگەشم لە وەحی بۆ نەهێناوە بڵێ لە قورئانە خواوەی فەرمووە ئەوەندەش عاقڵ و ژیرنی خاوەنی ئەزمون و تەجروبەژنی ئەڵێ نەخێر تۆ بە شوێنێکا بڕۆی منیش بەو شوێنەدا دێم ئەگە بڕۆیتە ناو ئاگرەوە شوێنت دەکەوم کە ئەوە لە دینی ئێمەدا ڕەفزە. لە زانایەکیان پرسی چێ بێعەقڵە دوو لە ڕووی جەنابتان فەرمووی من باع ئاخرەتەه بدنیاه هەر کەسێک ئەم قیامەتە نەبڕاوە ئەم بەهەشتەی کە هەرگیز خۆشیەکانی کۆتایی پێ نایە بیگۆڕێتەوە بە ئەم دوو سێ ڕۆژەی ژیانی دنیا یعنی یەقینی هەیە کە دنیا کۆتایی پێدێ ئەو هەموو مردووی لەبەر چاوت ڕۆژانە دەنێژرێ ئێوە قەبرستانانە هەمووی پێت دەڵێ ئەم دنیا کۆتایی پێدێ و یەقینیشی هەیە قیامەت نەبڕاوەیە بەهەشت هەتایە و دۆزەخ هەتایە بەڵام لە پێ ناوی شتێکی کەمی ئەم دنیادا قیامەتی بە قوربانی دنیای دەکا ئەوە لە هەموو کەس بێعەقڵترە ئەوە زۆر بێعەقڵە وتیان قوربان لەو کەسە بێعەقڵتر چێیە فەرمووی ئەوەش هەیە من باع ئاخرەتەه بدنیا غەیره ئەو کەسەی قیامەتی خۆی بە قوربانی دنیای کەسێکی غەیری خۆی کە جیاوازی ئەم دوانە چییە؟ بێعەقڵەکە ئەوەیە هەندێک چێژ لەم دنیاە دەبینێ ئەڵێ ئەم حازرەی ئەمڕۆ بە قەرزی قیامەت نادەم ئەم بێ شەرعیم دەستکەوتۆ دوو لە ڕوویەوە پەرژین بێ لەگەڵ مافرەتەیە دەستێکەڵکەم ئەم پارە مۆڵە حرامە هاتووە خۆ هەموو ڕۆژ ئەم فرسەتە دەست ناکەوێ یەقینی هەیە حرامە یەقینی هەیە دۆزەخی هەیە بەڵام دەڵێ ئەم خۆشیان با لە دەست نەچێ ئەمە بێعەقڵەکەیە بەڵام لەو بێعەقڵتر ئەو کەسەیە خۆی هیچ خۆشیەکی دەست ناکەوێ نە کۆشکی دەست دەکەوێ نافرەتی دەست دەکەوێ نە پارەی دەست دەکەوێ هیچی دەست ناکەوێ بەڵام قیامەتی خۆی بە قوربانی دنیای غەیری خۆی دەکا یعنی دەڵێ فڵان کەس تۆ لە خۆشیدا بە من با بچمە جەهەنەم ئەمە لە هەموو کەس بێعەقڵترە تۆ خۆش ڕابوێرە لە دنیادا من لە پێناوی تۆ دەچمە جەهەنەم هەرچەند من هیچم پێ نابڕێ زاڵمان و ستەمکاران بە درێژایی مێژوو کۆشکەکانیان لەسەر ئەم کەلانە ئەم کەلە بێعەقڵانە بنیادنراوە کە باع ئاخرەتەه بدنیا غەیری خۆی هیچی مەگە بەرماوەیەک و چڵکاوێکی دەستکەوت بێ ئەینا خەڵک خۆش ڕادەبوێرێ ئەم قیامەتی خۆی بە قوربان دەکا ئەم ماڵی خۆی وێران دەکا. شێت باشترە لە عەقڵ داخراو بەڕێزان شێتەکان کە جوانترە بڵێن بەخشراوەکان ئەوانەی کەوا خوای گەورە بەسەری کردوونەوە هەندێکیان خوا خۆی عەقڵی لێوەرگرتوونەوە بە حکمەتێک یان هەیە لە زیندانی زاڵماندا ئەوەندە ئازاردراوە و ئەشکەنجە دراوە عەقڵی لەدەستداوە زۆر کەسەیە لە وڵاتی ئێمە لە وڵاتانی جیهاندا بەدەستی ڕژێمە دیکتاتۆرەکان ئەوەندە ئازاردراوە ئەوەندە ئەشکەنجە دراوە بە ساغی چۆتە زیندانەوە بەشێتی هاتۆتە دەرەوە هەشە ساغ و سەلامەت بوو هیچ دیکتاتۆر و زاڵمێک لە سجنی نەکرد قسەی من و تۆ ئەوەندەمان ئەزیەتی دڵ و دەرونیدا ئەوەندەمان برین کولاندەوە فەقیرەکە کە لەگەڵ ئەو بارودۆخەی خۆیدا ڕاهاتبوو ئەوەندە خەڵک سەر کۆنەی کرد حتا شێت بوو عەقڵی لەدەستدا تەحەممولی نەکرد ئەم شێتانە کە هەموو خەڵکێکی وەکو جەنابتان موسڵمان و ژیر و عاقڵ و بە ویژدان بەزەی پێیاندا دێتەوە واللهی ئەوانە زۆر باشترن لەو کەسانەی بە حساب ساغ و سەلامەت و عاقڵن بەڵام عەقڵێکی لۆک و بەکار نەهاتوویان هەیە بۆ شێتەکە بەخشراوەکە هیچ بەرپرسیارەتێکی لە دنیادا لەسەرشان نییە هیچ بەرپرسیارەتێکی لەسەرشان نییە و داوای لێ ناکرێن مەسئولیەتێک لەسەرشانی بێ و کەس چاوەڕێیان لێ ناکە بەڵام تۆ کە بە حساب عاقڵی ئەبێ ئیلا دەورێکت هەبێ لە ئاوەدانکردنەوەی ئەم سەرزەویەدا. دووەمیان شێتەکان و بەخشراوەکان مەسئولیەتی قیامەتیان نییە لێپرسینەوەی قیامەتیان لەسەرشان نییە بەرپرسیاری ئەم دنیانین لێپرسینەوەی قیامەتیشیان لەسەر نییە بەڵام تۆ کە عەقڵت هەیە
ئێمە کە عەقڵمان هەیە لە چرکە بە چرکەی ئەم ژیانە خوای گەورە لە قیامەتە لێمان دەپرسێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو چوار شت هەن لە قیامەتە قاچت بەر قاچت ناخەی تا لێت دەپرسێتەوە. یەکیانەوەیە تەمەنت لە چیدا بەسەر برد. شێتەکە خوا نافەرمێ 100 ساڵ تەمەنت بوو بێ لە چیدا بەسەر برد و هەر چرکەیەکە بۆ ئەو. بەڵام من و تۆ لە تەواوی تەمەنمانە لێمان دەپرسێتەوە عومرەکەت بە چیدا بەڕێکرد. جا قورب بەسەرەوەی هەر شوێن خەڵک کەوت بێ لە تەواوی تەمەنیدا ئەم عەقڵەی خۆی بەکار نەخست بێ. شعرێک هەیە مامۆستا حەسەنی دانیشفەر نووسەر و وەرجێڕ و شاعیر نووسیوێتی. مامۆستا حەسەنی دانیشفەر کە پیاوێکی ئەدیبە، نووسەرە، شاعیرە، وەرجێڕە. لە دیوانەکەی خۆیدا بە ناونیشانی هێور نازناوی شعریەتی لە لاپەڕەی 163دا شعرێکی هەیە بە ناونیشانی شێتی کە من کۆپلەیەکی لێ دەخوێنمەوەتە چەند کورتەیەکی لێوەردەگرم. شعرەکە زۆرە لەبەر کاتی خوتبەکەمان و جەنابتان ئەوەی مەبەستی منە لە وتارەکە ئەوەندەی لێ دەخوێنمەوە. ئەڵێ هەزار خۆزگەم بەخۆت شێتە کە کوێ حەسکەی ئەوێ جێتە، شێ هەکاول زۆر وێرانە لای تۆ شاری خەونەکانە، نەبۆ سەرەمانگ دەنۆڕی نەزوو زوو حیزبان دەگۆڕی، دینار و دۆلار و تمەن هەرسێکیان لە لای تۆ فشەن، لەوەتی هەی ڕاونراوی لە 100 جێگا دەرکراوی، کەچی نەمدی لە جێگایەک لە مەقەڕێ بارەگایەک، دەستت بخەیتە سەر چاوان بۆ پێناسەی دەرکراوان. بارەکە الله چەند بوێری و باڵت بەو ملەم شێری، فێر نەبووی نانی کەس ببڕی، فێر نەبووی نانی کەس ببڕی، خۆت بفرۆشی خەڵکی بکڕی، ناخۆی فریوی بۆین باخ، ناخۆی فریوی بۆین باخ، نابی بە هاوڕێی قوڕمساغ، چاو نابڕیە ناموسی کەس، ناچە دەرچی پیاوی تەرەس، قەیدێ ناکە دەرت دەکەن بە زووریا بە کەرت نەکەن، سەر بە هیچ حیزبێکدا نەکەی، ئەمن کردم تۆ وا نەکەی، دەنا لە جێی کورتان و ناڵ، دەنا لە جێی کورتان و ناڵ، بە نازناوی هاوڕێ و هەڤاڵ، بانگت دەکەن تێت دەخوڕن، چۆنیان بوێ لێت دەخوڕن. بەخوا سەدان کەسمان هەیە لەم وڵاتە وڵاتانی جیهاندا بە ناونیشانی هاوڕێ فڵان کەس و هەڤاڵ فڵان کەس کورتان و ناڵیان کردەوە وەکو کەر لێ دەخوڕن، وە خۆی هەر بار دەکێشێ حتا دەتۆپێ لە ژێر باردا. بەڵام 100 خۆزگەیان بەو شێتەکە کە خوا عەقڵەکەی لێوەرگرتەوە لە قیامەتا لێپرسینەوەی لەسەر نییە. بەڕێزان لە کوردستانی خۆماندا و لە وڵاتانی ئیسلامیدا زۆر جار دەوترێ عەقڵی ژن کەمە، بەڵام قورئان ئەو بۆچوونەی ڕەت کردوێتەوە. قورئان پەروەردگار پێمان دەڵێ ستایشی عەقڵی ئافرەتان دەکا. زۆر جار ئافرەتان دیێڕێکیان وتووە هەموو گەورە پیاوانی زانست، گەورە پیاوانی سیاسەت، گەورە پیاوانی بواری یاسا ئەبێ قسەی ئەو کچانە ئەو ئافرەتانە دووبارەکەنەوە. کاتێک کە کچی عەبدە ساڵحەکە ئەگەر شوعەیب پێغەمبەر بوو بێیان پیاو چاکێکی تر کە لە دوایدا بوو بە خێزانی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، وتی یا ئەبەت استەئجره ئین خەیڕ من استەئجرت القەوی الئەمین، سوورەتی القەسەس ئاەتی 26. هەموو دنیا تا قیامەت ناتوانێت دیێ ڕێژکەوەکو ئەم کچە دووبارەکاتەوە. ئەگەر ئەو کەسانەی حکومڕانی وڵاتیان بەدەستە، ئیشێکیان بەدەستە، لە مۆزەفێکی بچووکی خوارەوە حتا بەرپرسی یەکەمی وڵات، ئەگەر دوو سیفەتی تێدا بوو ئەو وڵاتە ئاوەدانە، ئەو میلەتە خۆشبەختە. یەکەمیان ئەلقەوی، بەڕێزان قەوی مەبەست ملقەوی نییە، بە کوردی خۆمان تێ نەگەی قەوی ملقەوی بێ، هەیە سمێڵی بەقەدە کلکەکەرێک دەبێ هەر شایانی هیچ نییە. بەڕێزان ملی بە دوو تەور نابڕێتەوە، بەڵام عەقڵەکەی بۆشە. ئەلقەوی کە ئیشی پێدەستپێنی وڵات ئاوەدان دەکا و میلەت خۆشبەخت دەکا، یعنی کەفوئەن لەهو شایستە بێک ئەو پۆستەی درابێتێ، لەبەر حیزب و خزم نەیدرابێتێ، بە شایستەی خۆی وەریگرت بێ. قادیڕان عەلەیهی وەکو شایستەیە، پیاوێکی جەریء و بەتواناش بێ، بتوانێت پۆستەکە بەڕێوە بەرێ. عالیمەن بیهی، شارەزای ئەو بوارە بێ و پسپۆڕی بێ. خوا تۆ ناڵبەند بکەی بە وەزیر، وەڵڵای برا وڵات وێران دەبێ. دومیان ئەلئەمین، یعنی مؤتەمینەن عەلا عەمەلیه، ئەمیندار بێ لەسەر ئەو کارێکە پێی دەکرێ.
القوي صفة تتعلق بالعقل بريزان عقل قوي ما بس من القوينية ما بس بازو أستورنية ما بس يوي عقلي باشا كاربداز لبچوك بو قوري اگه خاوني عقل بو عقل زور بنرخا بردوام دوور دەبینێ بەردەوام ورد و درشت دەبینێ لە شوێنی خۆیدا و لە شوێنی خۆی کەسەکاندا دەنێ بەڵام الأمين صفة تتعلق بالضمير ئەمین صفەتێکە پەیوەندی بەناخەوە هەیە بە ویژدانەوە هەیە واتە هەم عاقڵ بێ هەم بە ویژدان بێ چونکە کاربەدەستی وا هەیە زۆر عاقڵە بەخوا زۆر باش دەزانێت کوێ بۆ کوێ باشە دوورەکەش دەبینێ نزیکیش دەبینێ بەڵام ویژدانی کوێر بۆتەوە بەس بەرژەوەندی خۆی دەبینێ کەواتە عەقڵەکەی دادەخا بۆی بەرژەوەندیەکانی خۆی بێنێتە جێ ئەمە وڵات کاولە هەشە کەسێکی باشە دەرونی فەقیرە بە ویژدانە بەخوا بۆ هەتیوێک دەگریا کە جیرفانی خاڵی بێ بەڵام عەقڵەکەی نایکا وڵات بدا ئەمەش وێرانی دەکا چونکە عەقڵی نییە هەرچەند ویژدانی هەیە بەڵام دەی نازانێ سپۆڕی ئەو بوار و سیاسەتە نییە وڵات بە ئەویش وێران و کاول دەبێ عمر كري خطاب رضي الله رحمتي خالي بدي فرمو اللهم إني أشكو إليك عز الثقة وجلد الفاجر يا ربي خوا بنات بيدقرم خوا ولات ما نبت ولاتك أو كساني سيقام بيدكري أوي متماني بيدكري أوي دز بدز نيجا أوي دز باك وتشاوباكا فقير حالة وبخوي لكنجك دانشتو حقه تينيا أوشي كخائنة كناباكا صلة هیچ ناکاتەوە بە ترێلە قوت دەدا و دەخوا ئەویش جەلەدا ئەویش حتا دەستی دەگاتە پۆستێک واز نایانێ متمانە پێکراوەکە فەقیر حاڵ دانیشتووە ئەوەی خائین و خراپەکاریشە واز نایەنە تا شتێک دەپسڕێ و میلەتەکە ماڵ وێران دەکا وڵات بە ئەوە وێران دەبێ ژنی دووەم کە پەروەردگار نمونە بە قسە جوانەکەی دێنێتەوە لە قورئانە تۆماری دەکا مەلەکەی سەبەئە لسورة النمل آياتي سيوتشوارا هذا فرميوتي إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة وكذلك يفعلون وتي قومكم بلا مكان شر مكان بلا مالي تشاق مدن أقل سليمان بيغمبر باشابه ملوك زانين يعني شي يعني أو كسي بز ملشي بو خوي دبيت شنو شكل جوانا دو كسي لولاتا حكم دكا یەکەمیان پێ دەوترێ فەرمان ڕەوا واتە ئیشەکەی ڕەوایە هەر حکمێک بدا ڕەوایە ئەمە فەرمان ڕەوایەکی باشە مولوک ئەوەیە بەس مڵکی خۆی دەوێت وتی یاخوا وڵات نەکەوێتە دەست مولوکەوە ئەو کار بەدەستانەی بەس خۆیان دەبینن بەس خۆیان و جەماعەتەکە و بنەماڵەکەی خۆیان ئەوانە بچنە هەر وڵاتێکەوە ئەفسەدوها وەڵڵەهی وێرانی دەکەن ئەو وڵاتە وێران دەکەن وڵاتەکە بەردەوام قەرزارە هیچ کاتێک نابینی ئەم وڵاتە پارەی هەبێ حتا دەبینی ئەڵە ئەوەندە ملیارەی ساڵانی ڕابردوومان لەسەرە ئەم هەموو داهاتت هەبوو ئەی چی لێ هات هەمووی بۆ خۆی بەکارهێناوە بۆ بەرژەوەندی خۆی میلەتەکە نەوەکان دەبێت قەرزی ئەمانە بداتەوە ئەوە ئەفسەدوها وڵاتەکە بەڕێزان کاول دەکەن هیچی تێدا ناهێڵن هەڵی دەدۆشن هەمووی هەڵدەلوشن دەیدۆشن وێرانی دەکەن ئەفسەدوها ئەوە ملوکە نیشانەی یەکەم کە ئەو کەسە فەرمان ڕەوانیە و ملوکە و بەس خۆی دەوێ سەیری بودجەی وڵات کە بزانە دایمە قەرزارە یان داهاتی بەرزە و وڵاتەکە عوملەی دینار و دۆلاری بەرزە دووەمیان وجعلوا أعزة أهلها أذلة ئەو کەسانە نیشانەی دووەمیان ئەوەیە هەر کەسێک ئازادی خواز بێ حەقگۆ بێ دڵسۆز بێ یان لادراوە یان لە سجن کراوە سەیری ئەو وڵاتانە ئێسام ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئیسلامی و دیکتاتۆریەکان کەن ئەوەی حەقبێژە دڵسۆزە قسەی بنیاد نەردەکات دڵە کاکە وڵاتەکەم توخوا باکاون نەبێ یان لادراوە کەنار خراوە هیچی بەدەستەوە نییە یان لە سجنەکاندا دەناڵێنێ ئەوە قسەی ژنێکە بەڕێزان وەکەذالika یفعلون حتا قیامەتیش هەروا دەبێ بیزە بەدوایە ئەم دیێڕانە دەبێت بە ئاوی زێڕ بنووسێتەوە لە دەمی چێ هاتە دەرەوە لە دەمی ژنێکەوە ژنان عەقڵیان زۆر بەهێزە هەموو سیاسەت مەداری دنیا لە بواری فەرمانڕەواییدا نەیانتوانی قسەیەکی ئاوا جوان بکەن لە وڵاتی ئێمەدا خۆزگە بە خۆزگەی خوا ئەم وڵاتە بێنازەمان ئەم کوردستانە کە بە هەزاران ئەنفالی هەیە کیمیابارانی هەیە ماڵوێرانی هەیە جەرگ سوتاوی هەیە
ئەو خەڵکی ئێستاژ نەهاتۆتەوە سەر خۆی، ئەو هەموو ئاگرواسنەی بەسەرا باریوە، ئەو هەموو کەم ئەندامە، ئەو هەموو زیندانی سیاسیە ژیانیان بخوێنەوە چیان لێکراوە کاگە خۆ دزیان نەکردووە، خۆدایان پیس نەبوون، تەنها لەسەر ئەوە بوو کە کورد بوون، کە وڵاتی کوردستانیان دەویست، کە حکمڕانی خۆماڵیان دەویست، کە دەویست خەڵک بە تورکی و بە فارسی و بە عەرەبی تێڕانەخوڕێ و بە کوردی سەلامی لێ بکە. بەڵام بڕواتان هەبێ مەترسیمان هەیە، لە دڵێکی دڵسۆزانەوە دەڵێم خەریکە وڵاتەکەمان دەبێتە ملوک، خەریکە ئەوەیە نەبوو جەمان ماوە، نەموو چەمان ماوە، نە ژیانی خەڵکمان ماوە، ئیلا کۆمەڵک ماستا و چی مەسلحەت چی نەبێ کە قەتیسن لە دەوری چەند کەسێکە. خۆشتەکە بە نوێژی نیوەڕۆ بەڕێزان دیارە، ئەوەی کە چای خۆی نەنوقێنێ و ئەوەی کە عەقڵی خۆی لۆگ نەکا و دای نەخا. پەرلەمان لە وڵاتاندا هەیە، شوێنێکە بڕیاری چارەنووسی میلەتێکی لێ دەدرێ. لە وڵاتی موسڵماناندا پەرلەمانێک ڕەفزە کە یەک وشەی دژی قانونی خوا تێدا بوترێ. ئەو قورئانە پڕبەرەکەتە، ئەو ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەرچی فەرمووە لە هەر پەرلەمانێکە لە وڵاتی موسڵماناندا یەک بڕگە تەنانەت یەک وشە دژی ئەوە بوترێ، ئەوە بۆ ژێر قۆندەرەکان و تەنەکەی خۆڵەکان باشەوە هەمووی ڕەفزە. بەڵام بۆ کاروباری دنیایی، بۆ مەسلحەتی میلەت کە هەموو خەڵک نابێ هەموو ڕۆژێ هاوارکە، چەند خەڵکێک دەبنە ئەندام پەرلەمان. ئەمە لە هەموو دنیای ئەمڕۆی موسڵمانانیشدا دەبێ هەبێ، ئەبێ لە وڵاتی من و تۆشدا هەبێ. ئەمە من و تۆ فڵان و فڵان بە 100,000 کەسێک نوێنەرمانە ڕۆژانە دیفاعمان لێ دەکا، لە حکومەت دەپێچێتەوە ئەڵێ ئاگال لە میلەتەکە بێ. بەڵام ئەمەش بێ ئەرزش کرا، ئەمەش لە وڵاتی ئەمەدا بەڕێزان بە تایبەت ئەم جارە والله ئەو قایمانە بخوێنەوە بەردەوام ناڵم بە گشتگیری ئیسلام فێری کردوین قەت مەڵێ هەمووی تاک تاکێک ئافرەتی چاک کوڕی باش پیاوی بە حورمەت لە هەموو لیستێک و تاقمێک و کەسێکە هەر هەیە. ئەوانە کە هەر پێشتریش کەسی چاک بوون، ئافرەتی چاک بوون، پیاوی چاک بوون، گەنجی باش بوون، کەسانی بە حورمەت بوون، لە هەموو لیستێک و لە هەموو تاقمێکە هەیە. ئەوانەی لێ دەرکە ئەو تاک تاکانە کە بە کەڵکی شتێک دێن، ئەوەی تری بەڕێزان بڕواتان هەبێ ئەمە شێتخانە و باخچەی ئاژەڵانە، ئەمە گوناحە دوای ناوی بنی پەرلەمان و ئەوانە نوێنەری بن. جا دایمە پێم خۆشە شتێکتان بە نمونە بۆ بێنمەوە بۆی قسەکەم هەر بەسەریاتیان نەپەڕم. کتێبێک هەیە برادێک بۆی نادەم کاگڕابەری سەید برایم سەرکردەی دیاری یەکێتی لە 19/6/2019 و کتێبێ بە دیاری بۆ نادبووم بە ناوی خەندەی خەبات کە ڕووداوەکانی زمانی شۆڕش و پێشمەرگایەتین ئەوانی کە وەکو نوکتە ڕوویاندا و هەمووی ڕاستەقینن. لەو کتێبەدا بە ناوی خەندەی خەبات لە نووسینی ڕابەری سەید برایم لە لاپەڕەی 130ەکە ئەڵێ مەفرەزەیەکی پێشمەرگەدیانە ناو شار بۆ چالاکی. دوای ماوەیەک یەکێک لەوانە بە ناوی بێستون لە کەسێک دەپرسێ کە ئەندامی مەفرەزەکە بووە، ئەڵێ ئەو کاتە ئەو هەفتەیە کە چوونە ناو شار و دەستان لە دوژمن وەشاند و چالاکیتان کرد ئەرێ کێ بوون ئەو مەفرەزەیە؟ ئەویش دەڵێ وەڵام من بووم، کەمال ددان سەگ بوو، جەمال ددان سەگی برای بوو، سەرداری قالە بەراز بوو، مامە فیلە بوو، تۆفە کەڵە شێر بوو، خولە سەکوش بوو. ئەویش دەڵێ برام جا ئەمە حەدیقەی حیواناتە یان مەفرەزەی پێشمەرگەیە، دەتخوا بە ویژدانەوە بۆ خۆتان ئەو قایمانە بخوێنەوە ئەمجارە بەرخ و سەگ و پشیلە و بزن و نازام چێ و شێت و شەیدا و عاشق و مشتاق و ئەمە باخچەی ئاژەڵانیان دامی پەرلەمانە. ئەوە سوکاتێ بە گەورەترین دەستگای موەسسەساتی ئەم وڵاتە ئەبێ خەڵک بە ئاگا بێتەوە، خوا بە ئاگامان بێنێتەوە. یا ڕەبی خوایە باشتر لە دینەکەی خۆت شارەزامان کەی بتوانین ئەم عەقڵەی کە دیارێکی هەرە گەورەیە بۆ تێگەیشتن لە دینی خوا، یا ڕەبی خوا بەکاری بخەین، لێی بەهرەمەند بین، خوا لە تەقلید و چاولێکەری کوێرانە بە دوورمانکەی، هەر ئاوا شوێن نەکەوین پەنا بەخوا ئەم دنیامان وێران بێ و جەهەنەمیش جێگامان بێ. یا ڕەبی خوا لە عەزابی دنیا و لە عەزابی جەهەنەم هەموو لایەکمان بە دوورکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە وڵاتمان بکەی، ڕەحم بە تاک تاکی موسڵمانان بکەی، ڕەحم بە تاک تاکی میلەتی کورد بکەی، ئەم وڵاتە نەبێتە باخچەی ئاژەڵان و سەروەری و یاسا و شەرع و هێشتێکی تیان نەمێنێ، پەنا بەخوا هەمومان ئەو کاتە کە شتێکەمان کە غەرق بوو بەیەکەوە تیا بچین. یا ڕەبی خوا چاکانمان، دڵسۆزانمان، حەقگۆیانمان دەنگیان دلێرتر کەی، ناپاکانیش سەمەدکەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.